بە دروشمی لە دژی داگیرکاری و ژنکوشتن بێدەنجی بشکێنە بەڕەنگاری هەموو توندوتیژیەکان دەبینەوە. 59هەمین ساڵیادی ڕۆژی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی بەرز ڕادەگرین و سەری ڕێز و نەوازش لەبەردەم ئەو شەهیدانەدا دەنەوێنین کە لە پێناو ئازادی ژن و ئازادی وڵاتدا گیانی خۆیان بەخت کردووە. هەروەها ئەو کەسانی لە ئەنجامی توندوتیژی گیانی خۆیان لەدەستداوە بەبیر دەهێنینەوە. بەڕێزان سێ خوشک بە ناوەکانی مینێرڤا پاتریا ماریا تێریسا لە وڵاتی دۆمینیک تێکۆشانیان لە پێناوی ئازادی و یەکسانیدا بەڕێوە دەبرد لە دژی سیستەمی دیکتاتۆری ئەو وڵاتە، بەڵام لەلایەن دەسەڵاتی ئەو کاتە لە ڕۆژی 25 یانزەی 1960 لە دوای ئەشکەنجە و بەکارهێنانی زۆرترین توندوتیژی لەسەر ئەم سێ خوشکە دەکوژرێن. لە دوای تێکۆشانێکی بێوچانی ژنان لە سەرتاسەری جیهاندا ئەم ڕۆژە وەک ڕۆژی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی پەسەند کراوە. ئاشکرایە لە سەرتاسەری جیهاندا ژنان ڕوبەڕووی هەموو جۆرە توندوتیژیەکان لە هەموو کایەکانی ژیاندا دەبنەوە. لە سەرتاسەری کوردستاندا سەرەڕای زۆرترین بەرخودان و تێکۆشان و هەوڵدانی ژنان بۆ بەدەستێنانی مافی ژنان و مافی نەتەوەیی و دیموکراتیمان، بەڵام توندوتیژیەکان لە زیادبووندان. بە هۆکاری بەردەوامبوونی شەڕ و داگیرکاریەکانی دەوڵەتانی داگیرکرد لە کوردستاندا، هەرێمی کوردستان و عێراقیش وەک هەموو جێگایەکی تر بە ڕێژەیەکی زۆر توندوتیژی تێدا بەڕێوە دەچێت. بە هۆکاری نەبوونی چارەسەری ژنان پەنا بۆ خۆکشتن و خۆسووتاندن دەبن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان، ڕۆژ بە ڕۆژ سکاڵای ژنان لە دژ توندوتیژیەکان زیاتر دەبێت و زۆرترین توندوتیژیش توندوتیژی دەرونی و سێکسیە، بە تایبەتی لە ناو خێزاندا ئەنجام دەدرێت. لە عێراقدا گەلێک یاسا هەیە لە دژی ماف و ئازادیەکانی ژنانن. لە سەرتاسەری باشووری کوردستان و عێراقدا لە 24 کاتژمێردا ژنێک یان دوو ژن لە ئەنجامی توندوتیژیەکان گیانی لەدەست دەدات. ئەمەش بە هەموو پێوەرێک کۆمەڵکوژیە بە هۆکاری ئەنجامنەدانی گۆڕانکاری بنگەی زیهنی لە تاکەکانی کۆمەڵگا و نالەباری باری ئابووری ژنان و باڵادەستبوونی نەریتی باوی زیهنێتی پیاوسالارانە. شاری کەرکووکیش یەکێکە لەو شارانەی کە زۆرترین قوربانی توندوتیژی هەیە. جگە لەمانە دەستێوەردانەکانی داگیرکەرانی کوردستان وەک دەوڵەتی تورکیا و ئێران بۆ تەمایەت یەکدانی ئاسایشی باشووری کوردستان و عێراق. داگیرکاری لە باری سەربازی و ئابووری و کەلتوریەوە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر زیادبوونی توندوتیژیەکان هەیە. سەرەڕای لە دەستدانی کەسانی مەدەنی لە ئەنجامی فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە. بڵاوبوونەوەی زۆرترین درامای تورکی لە پێناوی تێکدانی کەلتوری ڕەسەنی کوردی و بڵاوبوونەوەی کەلتوری توندوتیژیە. دیسان داگیرکاری ئابووری هۆکاری تری توندوتیژیەکانە. بایکۆتکردنی کاڵای تورکی وەک ئەرکێکی تری بەڕەنگاربوونەوەی توندوتیژیەکانە. داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پەرستەندندایە، بە تایبەتی داگیرکاریەکانی ئەم دوایە لەسەر ڕۆژئاوای کوردستان، کوشتنی بە کۆمەڵی کەسانی مەدەنی و داگیرکردنی خاک و بەکارهێنانی مادەی چیمیایی، کوشتنی کەسایەتی سیاسەتمەدار و شۆڕژگێر، ئەمانە هەمووی وەک ئەنجامدانی گەورەترین تاوانی جەنگە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان وەک هەڵوێستی ژنانەمان و بەرپرسیارەتیمان لە بەرامبەر پرسەنەتەوەیەکان وێڕای شەرمەزارکردنی تەواوی هێرش و توندوتیژی و داگیرکاریەکانی هەموو داگیرکەران لە کوردستاندا پشگیری تەواوی بەرخودانی تێکۆشانی ڕۆژئاوای کوردستان دەکەین کە لە پێشەنگایەتی شۆڕشی ژناندا بەڕێوە دەچێت. شەهیدان هەڤرین خەلەف کە سەرۆکی پارتی پێشڤەڕۆی سووریا بوو، پێشوازی هۆڤانەی دەستدرێژی کرایە سەری و بە شێوازێکی هۆڤانە دەستدرێژی کرایە سەری و لە دوای زۆرترین ئەشکەنجە لەلایەن چەتەکانی تورکیاوە بەدایان فیشەک شەهید کرا. هەروەها دایکە عەقیدە کە ژنێکی شۆڕژێڕی بوو، ماوەی 30 ساڵ زیاتر بوو لە کاری ڕێکخراوەی ژنانی دەکرد، لە کاتی ڕزگارکردنی بریندارەکاندا بە هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید کرا. دیسان ئامارە کۆبانی شەروانێکی لاوی بەرەکانی شەڕ بوو لە دوای شەهیدبوونی تەرمەکەی بە شێوازێکی هۆڤانە شێوێندرا لەلایەن چەتەکانی تورکیاوە. ئێمە ئەم ساڵ لە هەڵمەتی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی شان بەشانی خوشکانی میراباڵ هەر سێ ژنە شۆڕژێری ڕۆژئاوا وەک سومبولی بەرخودانی تێکۆشان و لە دژی هەموو توندوتیژیەکان بەرز ڕادەگرین. لە هەمان کاتدا تێکۆشان و سەرهەڵدانی گەلەکەمان لە ناوەڕاست و باشووری عێراق و سڵاو دەکەین و چالاکیەکانیان ڕەوا دەبینین لە دژی گەندەڵی و نادیموکراتی و دیسان پشگیری خۆمان بۆ هەموو چالاکوانانی خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەردەبڕین و بەشداری کارای ژنان وەک گەورەترین هەنگاو دەبینین. پێمان وایە ئێمەی ژنان بە یەکگرتووی و پشگیری شۆڕشی ژنان و گۆڕانکاری بنگەی لە زیهنێتدا دەتوانین لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە کۆتایی بە زیهنێتی داگیرکاری توندوتیژی بهێنین و بەڕەنگاری هەموو زۆرە توندوتیژیەک ببینەوە. بژی تێکۆشانی یەکگرتوانەی ژنان
بمرێت زهنێتی ناموسپەرستی و ڕەگەزگەرایی دژ بە ژنان و مرۆڤایەتی ژن ژیان ئازادی ڕێکخراوی ژنانی ئازادی خوازی کوردستان.